ئەو کەسەی کوشت و خۆشی تووشی بەندین خانە کرد. ئەنی بەڕاستی کارە ساتێکی گەورەیە. بەناوی خوای گەورە و میهرەبان، خۆشەویستان و بەڕێزان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. خۆشەویستان، لە ئەڵقەی سێم لە بەرنامەی لێکۆلەر لە پایتەخت میدیا لەگەڵتانین بۆ ئەوەی هەرجارە و باسی بابەتێک بکەین بتە پند ئامێز و ئامۆژگاری بۆ کۆمەڵگە و خۆشەویستان و کەسوکاری خۆم. خۆشەویستان، بابەتی ئەو جارەمان لە نێوان دالی دادگا و دالی دیوەخان کەسێک لەو نێوەندە کوژرا. بەڕاستی ئەو بابەتەی کە دەمەوێت باسی بکەم دیوەخان لەگەڵ دادگا کە کۆمەڵگەی کوردی دیارە پێکاتەکەی وایە کۆمەڵگەی کوردی هەر گرنگی بە دیوەخان و هەر لە زەمەنی زووە ئەوانەی کە وەکو بڵێن سەرۆکۆز و گرنگیدان بە دیوەخان و ئەوانە شوێنێک بوون بۆ دامرکانەوەی کێشەکان، شوێنێک بوون فریاد ڕسی کۆمەڵگە بوون. واروها ڕژێمەکانی عێراقیش یەکەیەکە هەمووی گرنجیان بەو دیوەخانەدایە هێشتیتیانەوە. ئێستا و دیوەخانە لەگەڵ دادگا تووشی چێبڕچێ و کێشەیە کاتین. بەڕاستی بۆیە پێم خۆشە لێرەدا بۆ خۆشەویستان و کەس و کاری خۆمی ڕوون بکەمەوە. ئێمە کە شتێک باز دەکەین مەبەستمان لێدان نییە، لێی کەمکردنەوە نییە لە ئەرچی، بەڵام بەڕاستی تایبەتمەندی و اختصاسە. ئێستا لە ئەمریکا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا کۆمەڵێکەن پێیان دەڵێن دەستەی سوێندخۆران 12 کەسن، 12 کەسایەتی و شەخسیەتن. ئەوانە بەشداری دەکەن لە دادگایی کردن، ئەوانە دێنە ناو دادگا بڕیار بەدەستن، ئەوانە بڕیار دەدەن. بەڵام لە کۆمەڵگەی کوردی ئێستا دیوەخان ئەو ڕۆڵەی دیتێ بەڕاستی بەداخەوە. زۆر جاریش وایە لەبەر نەبوونی تایبەتمەندی لێ نەزانین عیبی تێدان نییە، کارەساتی گەورەی لێ دەخەومێتن. بەڕاستی ئێستا بابەتە بە نمونە بۆ خۆشەویستان و کەس و کاری خۆم ڕوون دەکەمەوە. دیارە کەسێک لەو نێوەندە لە کرێکارێک لە ناو غەباتەیەکە، لە ناو کارگەیەکە، دیارە دەستە ناو کارگەیەکە ئیشی تێدەکە، یەک لە هاوڕێ کرێکارەکانی دیارە ئیشی پێدەکە. اینجا ئەوە بە نەزانینە یان بە بێئاگاییە، بە زانینیان بە بێئاگاییە نازانین. بەڕاستی ئەوە بۆمان ڕوون نییە. لە سەرنجام ئەو کەسەی ناو ئەو ئامێرەیە هەردوو لاقی لە دەست دەدا، دەستەشی لە دەست دەدا، ئیفلیس دەبی. اینجا پاشان لەگەڵ ئەو کەسەی کە ئەو کارەی کردیا داوای لێ دەکە، کاکە تۆ وەڵە بڵێ ئەو ئیشە من کردیتم، یانی داوای لێبردن بکە. ئەویش ئینکاری لەوەی دەکات، دەڵێ ئەو ئامێرە بەخۆی پێ بووە. اینجا بەڕاستی بەداخەوە ڕۆڵی دیوەخان لێرە زۆر خراپ. دیوەخان جاروێ لەبەر ئەوەی لایەنگر و پشگیری ئەو کەسەی کردبوو نەیتوانی ئەو کەسە نەشی توانی لە دادگا ئەو بسەلمێنی. دەتوانم بڵێم زۆر جارێ بەداخەوە ڕۆڵی خراپی دیوەخان دەبتە شوێنی داڵدەی زەلام کوژ و ژن هەڵگر و ئەو کەسانە کە لەوێ لە دەستی دادگا ڕادەکەن. ئەوانە بەڕاستی کارێکی خراپ. لێرە دیوەخان ڕۆڵێکی زۆر ڕێزم هەیە لۆ باشەکان کە کاری باش و گەورە دەکەن، بەس بەڕاستی ڕۆڵێکی خراپی هەبوو لەوەی کە نەیتوانی ئەو کەسە ڕادەستی دادگا بکە و پێی بسەلمێنی کە ئەو کاری کردیە. خۆ دەکرا بە ئاشتاواییەکە، بە لێبردنێکە، بە کۆمەڵە قەرەبۆکردنەوەکە و کارەکە تای داات. اینجا بەڕاستی ئێمەی دادگاش ئەگەر هاتوو بەڵگەی سەلمێنراو نەبێ، هیچمان لە دەست نییە. یان زۆر جاروەیە ئەگەر هاتوو لە دەرەوە لە دیوەخان، ئەگەر هاتوو لەو تاوانە بوران، ئێمە هیچمان لە دەست نییە، تەنها یەک سزامان دەمێنێت. ئەو سزایش سزای مافی گشتیە. ئەوە ئێمە ناتوانین تاوانباران سزا بدەین ئیلا مافی گشتی نەبیت. دیارە ئەوە نەکرا ڕادستی دادگا بکرێتن ئەو تاوانێ، بزانن عاقبەت و چارەنووسی بەشێ دەگات. لە نەتیجە دیسان ئەو کوڕێ هەر سوور دەبی لەسەر ئەوەی بێ لە دادگا ئەوە بسەلمێنی، بڵێ کاکە من بووم ئەو کارم کردیە. جیهاز کو لە خۆی و ئیش دەکات. لە ناو دیوەخان چوو بوو، دانی نابوو، وتبووی ڕاستە من وام کردێ و تاوانم کردێ و بەڵام پێویستی بە شاهێدی و بەڵگەیە. دیسان دیوەخان پشتی نەگرت بوو، نەتواندرا بوو لە دادگا پشت ڕاست بکرێتەوە. سەرنجام ئەو کەسە سزا نەدرا. اینجا زۆر جاروێ بەڕاستی بە سزایەک
بە عقوبەیەک بە چەند ساڵێک بە چەند مانگێک بەقەرە بۆکردنەوەیەک ئەو کێشەیە کۆتایی دێ با بزانین چارەنووسیەوە بەچ دەکات اینجا ئەو کوڕە خۆی بۆ لۆبنی باس کرد وتی منیش کە بەڕاستی کە دیتم هەر موسیڕە لەسەر ئەوەی کە دان نانێتن دەمانچەیەکم دەست کردێ و سواری سیارەکەی خۆم بووم دیارە سارەکانیش ئەو سارانن کە تایبەتن بە ئەوانەی کە مەندا من دەرێ لە دەشتێ تووشم بوو اینجا چەند فیشەکێکم لێدا و لە نەتیجە تا گەیشتە نەخۆشخانەی ژیانی سپارت نابزانە نەتیجەی لە نێوان دادگا و لە نێوان دیوەخان ئەو کەسە چی کرد تاوانەچی کرد ئەو کەسەی کوشت و خۆشی تووشی بەندین خانە کرد ئەنی بەڕاستی کارە ساتێکی گەورەیە ڕۆڵەشکە بەڕاستی ڕۆلی خراپی دادگا دیوەخان بەداخەوە کە دێڵێم زۆر جاروەیە باسی دیوەخانانە بەشی زۆری کێشەی گەورەی دیوەخانانە هەیە بەشێکیان ڕاستە بەڕاستی بەخۆ بەخشانە و بە پیاوەتی ئەو کارە دەکەن بەڵام بەشێکیشان پارەی زۆر داوا دەکەن لە بری ئەو ئاشتەوایی کە دەیکەن یەکە چەند باسی کرد لە ڕووداوی هاتوچۆ وتی یەک لە دیوەخانەکان کە سەردانم کرد گوتی کارەکەی لۆ پێکی نام با مەبلەغێک پارە وتی منی شەسام چەندەم قەردە و فەردم کرد و پارەکەم دابین کرد بۆ ئەوەی ئاشتەوایەکە ببیتن وتی دوایە داوای لێکردن دەبی 50 وەرەقەش دیوەخانانە بدەم وتی منش وەڵا پارەی 50 وەرەقەم نییە بەخوایە خەڵ خێری پێکردیم وتی ئەگەر پارەکە نەدەی کارەکەت دی هەڵدەوەشێنەوە سەرنجام کارەکەی لێ هەڵۆشاندەوە و زیاتر لە 6 مانگ تووشی بەندی بوو من بەڕاستی و کارێکی خراپە کارێکی نەشیاوە بۆیە پێم باشە بەڕاستی ئەوان ئەگەر دایانەوێ ینی یان یاساکە بگۆڕدرێ بکرێتە وەکو ئەمریکا و بەریتانیا لێبێ دەستەی سوێند خۆران هەبن کۆمەڵە خەڵکانێک کە بن بەشداری بکەن لە جیاتی دیوەخان ئەگەر نا بەڕاستی دیوەخان زۆر جاروەیە هەندێک کاری باش دەکا بە تایبەتی لە تاوانە نائانقستەکاندا بەڵام زۆر جاروەیە تاوانبار دەبتە ڕێگری ئەوەی کە تاوان بار سزا بدرێتن و دەستی دادگا دەگریتن هیوە خوازم ئینشاءالله خی گەورە سەرکەوت و سەرفرازمان بکات.